أميد محمد كبربرسي أوفيسيان أرتيا لبغداد. أميد دنباش لسر ناردني بوجيدو بروجياسي بوجيدو زارو شازا بو برلمان. بەڵێ سڵاو لێبێ تا ئێستا ڕەشنووسی بودجەی ساڵی 2016 نەگەیشتۆتە پەرلەمان و من لە نەشرا بردوشدا ئاماژەم بۆ کە ژمارەکان زۆرێک لە گۆڕانکاریەکان گۆڕانکاری زۆری پێوە دیارە بەڵام کار من پێشەوە بێمە ناوڕۆک و یاخود بێمە سەر و پرسیارت بۆ پێی کە میوانێک مەیە کاری هەیە و دەڕاتە مەوێ شتێک باس بکەم و دواتە بڕۆمە لای میوانەکە ئەوەیە هەکار لە ئێستادا پرسێکی گرنگتر لە پرسی بودجەی ساڵی 2016 هاتۆتە پەرلەمانەوە بەر لە چەند خولەکێک بەر لە ئێستا دەوڵەتی یاسا بەیانێکی بڵاو کردو ئاماژەی بۆ کردو کە هەوڵەدەن ئەو ئیمزانەی کە یاخود ئەو دەنگەی کە بە پرۆسە چاکسازەکانی حیدر عەبادی دایان لێی بسەدرێتەوە و پەرلەمان لەو براری خۆی پاشگەز بێتەوە بۆ پێی کە دەڵێن زۆرێک لە چاکسازەکانی حیدر عەبادی خەلەلی تایەوە دژ بە دەستورە من بۆ زیاتر زانیاری لەو بابەتەوە دەچمە لای ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی بەختیار شاوەیز دکتۆر لە ئێستادا لەناو پەرلەمانی عێراق پرسێک هاتۆتە ئاراوە دەوڵەتی یاسا و ڕژانێتی ئەویش لێسەندنەوەی ئەو تەفویزەیە کە بە حیدر عەبادی درا ئەمە چۆن ڕوویداوە بۆچی بەم شێوازە و بە شێوازە بەپە لە ڕوویدا بەڵێ زۆر سپاس لە ڕاستیدا ئەمە هەنگاوێکی چاوەڕوان کرابوو بە تایبەتی ئێمە هەر لە سەرەتای ئیسلاحاتی عەبادیەوە کە لە نۆی هەشت بڵاوی کردەوە هەستمان بەوە دەکرێت کە ئەم مەسەلەیە ئەوە بە ئاسانی نییە و زۆر جار تەسریحمانداوە زۆر جار لەم تەلەڤیزیۆنەی جەنابتانەوە NRT قسەمان لەسەر ئەم مەسەلەیە کردووە کە بەڕاستی لەم زروفەیە و بەم شێوازەی کە عەبادی دەسیاوەتێ بە ناوی ئیسلاحاتەوە ڕەنگە نەتوانێت بچێتە مەنزڵ بۆ لەبەرەوەی تەنانەت استیشارەی بە دەوڵەتی قانون نەکردبوو تەنانەت استیشارەی بە هاوڕێکانی خۆی نەکردبوو لە حیزبی داوایە بۆیە لە دوای ئەم قۆناغی ئیسلاحاتەوە خلافاتی مالیکی عەبادی گڕی گرت یعنی گەشتە ئاسیەکە وازەح بوو کە پێمانەزانی کۆبوونەوەیانە کرد لە یەکتری تووڕەبوون و زۆر جار کۆبوونەوە ناوخۆیەکانی پێکدادانی بەخۆیەوە بینی لەبەر هەموو ئەم هۆکارانە و هۆکاری ئەوەی کە گەشتە ئەو قەناعەتی دەوڵەتی قانون بەیان دەربکە و تەوقیع کۆبکاتەوە لەسەر وەرگرتنەوەی متمانەی ئەو تەفویزی ئیسلاحاتانی کە پێدا بوو بریتی بوو لە سیستەمی موچە سیستەمی موچە کە لەم هەفتەیە پێشووتردا بڵاو کرایەوە بە جارێک خەڵکی هاندا بۆ عەبادی دژی عەبادی بۆ لەبەرەوەی سیستەمەکە سیستەمێکی مەنتەقی نەبوو و سیستەمێک بوو نەیتوانی کە داخوازەکانی خەڵک لە کاتێکە عەبادی پشتی بە خەڵک بەستە بوو بەڵام عەبادی لە خەڵکیدا بۆ زۆربەی خەڵک مۆزەفە موچەیەکی بەسیتی هەیە ئەم سیستەمە موچەکانی خراپ کرد لەبەرەوە یەکسەر بەپەلە سەحبی سیستەمەکەشی کردەوە بەڵام ئێستا دەوڵەتی قانون وەلایەنگرانی مالکی بە تەحدیدی ئەم فرسەیان وەرگرت فرسەی سیستەمی موچە کە خەڵک هەمووی هاتووەتە سەرجادا مزاهرە ئەکات دژی عەبادی ئەمەیان خۆستەوە دکتۆر من لێرەدا ئەمێ بۆستمەوەی ئەو شەوەیە لە ئێوە لە ماوەی ڕابردوودا بەم چاکسازانی حیدر عەبادیتان نازانی وەکو پەرلەمانتاران بە ئێمە ئاگادار بووین کە لە کاتی دەنگدانەکەیە لە کۆی 298 ئەندام پەرلەمان 298 ئەندام پەرلەمان بە بەڵێ دەنگی بە چاکسازەکە یعنی ئەمە وا ناکات کە خەڵک بڵێ پەرلەمانەکەمان لە تەناقوزا ئەژی جارێک برارەدا دوای پاشگەزە بێتەوە ناخۆی ئەزانی چۆن بوو ئێمە کە ئەو دەقەی چوینە ژوورەوە بۆ دەنگدان قراروا بوو هەر هەمووە مناقەشەکەین یعنی من لێت نەشارمەوە خۆم 1970 ناو بووم کە دام نابوو مناقەشە بکەم لەسەر ئەو ئیسلاحاتانە پێش لە کاتی چوونە ژوورەوەمانە بۆمانزانی کە مەرجعیەت ئەڵێ کەس با مناقەشەی نەکا بن بە سەراحەت بقسە بکەم چکە مەرجعیەت لە ناو کایە سیاسەکەدا دێت و دەجوڵێ ینی مەرجعیەت کاریگەری لەسەرەوە هەیە کاریگەری لەسەر دەستور هەیە لەسەر قانون هەیە لەسەر عێراق هەیە ئەمە شتێکە ناشارێتەوە لەو کاتەیە هەر کەسێ دەمی نەدایە بە مفسید و بە گەندەڵ و بە دژی چاکسازی ئەوانە ئەبوو لەبەرەوە ئێمە ئەو تۆپەی کە عەبادی نردبووی بۆ ناو ئێمە نردمانەوە بۆ لای خۆی ئەوە نەتیجەکەیەتی ناتوانێت یاری پێوە بکە زۆر گرنگە لەمە تێ بگەین ئەگەر نا من حەزەکەم پێت بڵێم یەکەم ڕۆژ کە ئەمە کرا پێشەوە بچین ناو پەرلەمانەوە من لە کوردستانەوە وتم ئەمانە نادەستورین ئەم ئیسلاحاتانە ناکرێ و زۆربەی برادەکانیش نەگەر من لە دەوڵەتی قانون لە کوردیەکان وتمان ناکرێ قانون نییە ئاخر بە چ قانونێک گەکرێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆک کۆمار لابە ئەمە شتەکە شەخسی نییە ئەمە پەیوەندی بە عاداتەوە عادات و قانونەوەیە دووهەم
مەسلەی تەوافقی سیاسی عێراق بنیاد دراوە لەسەر دیموکراسیەتی تەوافقی دیموکراسیەتی ئەغلبیە لە عێراقا نییە ئێمە دەوڵەتی سوید و نەرویج و ئەمریکا و بەریتانیا لین کە دیموکراسیەتێکی ئەغلبیە هەبێ ئەو حیزبەی کە ئەیباتەوە ئەو سەرکردەیە کە ئەیباتەوە هەمومان پیرۆزبار لێ بکەین و بڵین فەرموو ئەوبێ لێرە کورد هەیە شیعە هەیە سونە هەیە لە ڕووی نەتەوایەتیەوە لە ڕووی ئاینیەوە سونە هەیە شیعە هەیە یەزیدی هەیە سائیبە هەیە مەندانی هەیە مەسیحی هەیە هەموو ئەمانە ئەبێ لە بەرچاو بگیرێ چونکە خۆی لەناو دەستورەکە واڵێ دەستورێکی تەوافقی ئەم پێکاتانە هەیە و ئەمانە بۆیە عەبادی هەوڵیدا لە ڕێگەی ئەم ئیسلاحاتانەوە کەسبی جەماوەر بکا بۆ خۆی لە فترەیەکی معەنە بەڕێی من لەو 1-2 مانگەی پێشووتردا توانی بەڵام ئێستا کار گەشتوەتە ئەوە پێچەوانە بووەتەوە هێرشی پێچەوانە بۆ عەبادی دەستی پێ کردووە کە حەقی خۆیشیانە یعنی سێری ئەم کابرایە بکە نەک تەشاور بە کوتلە سیاسیەکان ناکا بەڵکو بە من پێم وایە لە ڕووی هەڵبژاردننی خوبەرائیشەوە خەلەلی هێناوە یعنی قانونێکی داناوە قانونی سەلمی ڕەواتبی جەدید ئەم قانونە زۆر خراپە ئەبوایە یعنی ئەبێتە هۆی لەباربردنی چینی ناوەڕاست وەسەط کە ئەمە زۆر خراپە بۆ عێراق. دکتۆر پێت وایە ئەم هەوڵەی دەوڵەتی یاسا دەگاتە ئەنجامەوە ئێوە تا چەند وەکو فراکسیۆنەکانی دیکە پشتگیری ئەم بڕیارەکەنەوە ئیمزاکان کە کۆ کراوەتەوە گەشتۆتە چەند ئیمزا ئەوەی کە تایسە بڵاو نەکراوەتەوە ئیمزاکان بەس بەیانەکەمان لایە کە ئەڵێ لە کۆتایی بەیانەکەیە ئەڵێ ئێمە بۆیە لێ ئەسێنینەوە لە بەرەوەی نەیتوانی و ئیسلاحێکی صحیح بکە و خۆشیان باسیەوەکەن کە ئێمە لە ئەوڵەوە زانیومانەکە ئەم ئیسلاحاتانە هەندێکی نادەستورین پشتگیریەکەن لایەنە سیاسەکان تەسەورەکەم هەمویان یعنی لە 150 بۆ 75 لایەنەکان پشتگیری ئەەکەن بێجگە ئەوان و عدەدی ئیمزاکان ئێستا لە سەروی 7 ئیمزاوەیە چونکە دەوڵەتی قانون خۆینەوە 5 ئینە ئەمە دەریەخا یعنی هەیمەنەی مالیکی هەیە لە ناو شەقامی شیعی و لە ناو دەوڵەتی قانونە و هەست بە یەک خاڵی تریشەکەم مەرجعیەت بێدەنا جاران ئەگەر شتێک بواە لە هەفتەی یەکەم و دووەمە شتێک کەسێک بەرامبەر بە عەبادی قسەی کردایە یەکسەر مەرجعیەت جواب بێدایەوە ئێستا مەرجعیەت بێدەنە بۆ لەبەرەوەی وەکوتم شەقام خرۆشاوە دوێنێ لە زۆربەی محافظاتەکان دژی ئەو قانونە واتە دژی قانونی سلمی ڕەواتب واتە دژی عەبادی دکتۆر لەسەر قانونی سلەمی ڕەواتب بەمێ پرسیارت بە دروستی لەسەر پەرلەمان کەم ێستا ڕخنەیەکی لەسەر پەرلەمانەوەیە کە ئاڵێن پەرلەمانتاران موچەی خۆیان کەم بووتەوە بۆیە لەگەڵ چاکسازەکانی حەیدەر عەبادیانین لە ئێستایانوێ لە بڕارەکە پاش ئێوە ئێستا مخەسەساتان بڕاوە و مخەسەساتەکەتان بە دروستی چەند ینی نەک مەبلەغەکە بەڵام بزانم ینی بۆی بینەرانش بزانن کە پەرلەمانتار موچەی دوین کردووە دابز کاکە ئومێد ئێمە بەڕاستی تا ئێستا وەرمان نەگرتووە ئەڵێن دابەزیوە بەڵام بە سەراحەت پێت بڵێم ئێمە دوومانە موچەکانمان بڕاوە یعنی ئەگەر پێت بڵێم بەس لە دوای جەژنەوە بەس جەژن موچەی پێشووترمان وەرگرتووە لە مانگی 8 و 9 واتە ئەمەشدا ئەم دوو ماڵی پێشووتر کە موچەمان وەرگرتووە موچەکانمان بڕابوو ئەوەی کە پێوە مخەسەساتەکە بەڵام چی بوو لەو کاتیاوەکو پێم وتی لەو کاتیا ئەگەر قسەمان بکردایە وایلێت و بەڵام ئێستا بەڕاستی لەسەر سیستەمی مۆزەفین موچەی مۆزەفین شەقام خۆی ئەمە مزاهرەمان نەکردووە شەقام جوڵاوە و حەزەکەم بزانی بە کوتلەی دەوڵەتی قانون ئەگەر ئەمەشی بۆ نەچێتە سەر لە مستەقبەلا من پێم وایە عەبادی ناتوانێ چونکە بە سەراحەت پێت بڵێم عەبادی پرۆژەیەکی بەریتانیە ناوە. دکتۆر ئەمەوێ لێرە بە هەندۆر بگرم هەندێک لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان پرسۆک و فراکسیۆنە کوردیەکان لە ماوەڕا برتا سەرۆکی حکوومەت یاخود دوێنێ سەرۆکی حکوومەت بڕیاریدا بە بەرکردنەوەی چەند وەزارەتێک لە کابینە بنکەفراوانەکەی حکوومەت یاریمی کوردستان ئێوە وەکو نوێنەرانی کورد هەوڵتانەدا ئەم پرسە بێن بەغدا یاخود چۆن دەڕوانە ئەم پرسە لە بەغدا بە تایبەتی تر دوای ئەوەی کە بڕیار درا کە ئەو پۆستانە پڕ بکرێتەوە بە تەکید ئێمە پێچەوانەی ئەوەی جەنابەت هەڵێ یعنی ئەوەمان کردووە بە نیسبەت ئێمەوە خاستن دەوری یەکێتی چۆن لە هەرێمی کوردستان دەورێکی زۆر گرنگە کوردەکان ببوورە فراکسیۆنە کوردەکانیش ئێمە هەوڵمانداوە ئەوە نێت بۆ بەغا بەداخەوە هەفتەی پێشووتر هەندێک بەیان و دژە بەیان هەبوو بەیانی برادرانی پارتی هەبوو بەیانی چوار لایەنەکەیش هەبوو کە لەسەر ڕێگەنە نادنی سەرۆکی پەرلەمان بۆ ناو ئەوە ئێمە بەڵام لە بەغدا هەوڵ ئەدەین ئەم کێشانە ڕەنگ نەداتەوە هەرچەندە بەداخەوە هەندێک کەس
بردیانە من مەقالەیەکی شملوسی لەسەرەوەکە هەندێک کەس بردیانە ناو ئەعلاناتی عربیەوە مقابلەیان کرد دژیەکتر ئێمە کردی لە بەغداین لە ڕاستیدا چەنە کێشەمان لە کوردستانە بێ حەقنی ئەو کێشانە بینە ئێرە بۆ نمونە ئێمە هەمومان خاوەنی حیزبی خۆمانی ڕۆیە خۆمانمانەیە لە کوردستان ئەتوانین بە هەموو شێوەیەک دیفاع لەوە بکەین بەڵام بەڕاستی کە لێرە کێشەی میلەتی کورد مافەکانی خەڵکی کوردستان موچە بوجە ئەمانە کە بە کەڵکراوی ماوەتەوە لەو لای شۆ خۆمان بەربینە یەک من پێم وایە ئەمە شتێکی باش نییە بۆیە ئەمەی دوێنێ من بە هەنگاوێکی باشیم نەزانی مەسەل وەکو خۆم کە پڕکردنەوەی ئەو شوێنانە بواە ئێمە هەوڵمامدایە کێشەکان چارەسەر بکەین بەڵام دوێنێ کێشەکان قوڵتر بوویەوە بە پڕکردنەوەی ئێمە وەکو خۆمان ئومێدمان هەبوو کە برادرانی گۆڕان و برادرانی پارتی بگەنە حل لەسەر ئەوە ڕاستە کێشەکە گەورە بووە بەڵام دوێنێش ئەو نەیتر گەورەتری کرد بۆیە ئەم مەسەلەیە هەرچۆنێک بێ نایهێنینە بەغدا ئێمە وەکو یەکێتی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەدانین ڕاستە ئێمە قەناعەتی خۆمانمانەیەوە بڵاویشمان کردوێتەوە بەڵام دکتۆرە مێ پرسیارەوە شتێ بکەم کە لە ئێستادا بەپێی دەستور بەپێی قانون هەرێمی کوردستان هەرێمێکە لەسەر عێراق و حکومەتی مرکز بە پێدوانیە مافی خۆیەتی قسە لەسەر ئەو بابەتە بکاوە ئێوە تا چەندێک لەگەڵ لایەنە سیاسەکان بۆ چوین لایەنە سیاسەکان لەم بارەوەچی ئێمە ئەگەر حکوومەتی ئیتیحادی هاتە سەر ئەوەی کە قسە بکە هەرچەندە بەپێی معلوماتی ئێمە کۆی کوت لە سیاسیەکان دەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک تەداخل ناکەین لەم مەسەلەیدا هەتا خۆی مەسلێکی ناوخۆیە خۆتان چارەسەری بکەن و هەوڵەکانیش بەردەوامە بەڕاستی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی کراوە لەگەڵ برادرانی گۆڕان لەگەڵ برادرانی پارتی کراوە یعنی جۆرێک لە جوڵە هەیە بەڵام لە هەمان کاتا ئەگەر هاتە سەر ئەو مەسلەیە کە لە نای حکوومەتی ئیتیحادیەوە یان لە ناو پەرلەمانەوە ئەمە وەکو بە شێوەیەکی ڕسمی قسەی لەسەر کرا و کاتە ئێمەش لە چوارچێوەی سیاسەتی خۆمانە کە سیاسەتێکی یەکخستنی کۆی هێزەکانە و هەروەها لە مەسەلە قانونیەکانە لە دیدی خۆمان پاشگەز نابینەوە لەسەر مەسلەی سەرۆکایەتی هەرێم ئەمانە خێنە ڕوو دکتۆر ئاماژەت بۆ کرد کە لایەنە سیاسەکان تەداخلیان نەکردەوە بەڵام بە شێوەیەکی غێر مباشر لیژنەی یاسایی دوو خاڵی بۆ دیاریکردنی هەرسە سەرۆکایەتەکەی ویلایەتی هەرسە سەرۆکایەتەکە کرد و یەکێک لەو خاڵانە تهدیدکردنی سەرۆکایەتی هەرێم بووە سیستەمی سەرۆکایەتی هەرێم بە پەرلەمان پێت وانە ئەمە تەداخل لەو لایەنە سیاسەکان بە یاسا ئەیانەوێت تەداخلکەن لە دیاریکردنی سیستەمی حکومڕانی و سەرۆکایەتی هەرێم ئەمەوێ ئەوە بڵێم ئەو کاتێک کە لیژنەی قانونی لە پەرلەمان ئەمەی دەرکرد نوێنەری ئێوەی تایە گۆڕانی تایە و پارتیشی لەگەڵ یاین لە سەد لەگەڵ ئەو قانونە داین قانونێکە ڕێگری لە دیکتاتۆریەت و سەرهەڵدانەوەی دیکتاتۆریەتەکە زۆر گرنگە بۆ هەموو عێراق نەک بۆ هەر کوردستان نەک هەر بۆ ئیقلیمی کوردستان سبەی ڕۆژ ئیقلیمی بەسرە دروستە بێ شوێنی دروستە بێ بۆ ئەمە هەر هەمووی گرنگە بۆ ئەوەی ڕێچکەی دیموکراسیە لە عێراق و دەستکردنی سوڵتە بە شێوەیەکی سلمی بچەسپێنرێ ئێمە پشتیوانی ئەەکەین بەڵام مەبەسم لە چی بوو مەبەسمەوە بوو ئەو کاتێک کە لیژنەی قانونی ئەوەی دەرکرد ڕێگیری لە سەرۆکی پەرلەمان و کێشەکان پەرەی نەسەند بوو مزاهرات دروست نەبوو بوو بەڵام ئەم قانونە ئەگەر دەربچێت واجبە لەسەر هەرێمی کوردستان پابند بێ پێوە زۆر سپاس بۆ بەختیار شاوی زۆر سپاس بۆ تۆ بەڵێ هاکار ئەوەی کە جۆت لێ بوو بۆ چوونی ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی بوو سەبارەت بەو بارودۆخی کە لە ئێستادا لە بەغدا ئەگوزەرەوە بە سەبارەت بە هەرێمی کوردستان و بە